ڕاگەیاندراوی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان. ئەمڕۆ جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجامدا. لە کۆبوونەوەکەدا هەلومەرجی سیاسی کوردستان و قەیرانی دارایی و نیگەرانی هاوڵاتیانی کوردستان تاوتوێکران. جڤاتی نیشتیمانی جەختی لەسەر باشکردنی ژیان و بژێوی هاوڵاتیان کردەوە و دوای تاوتوێکردنی راپۆرتی جڤاتی گشتی بڕیاریدا ئەم ڕاگەیەنراوە بخاتە بەردەم ڕای گشتی و هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان. بزوتنەوەی گۆڕان گفتوگۆکردنی نێوان هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان بە بژاردەیەکی گونجاو دەزانێت بۆ چارەسەری قەیرانەکانی هەرێمی کوردستان لە ڕێگەی یەکەم هەڵوەشانەوەی بڕیاری پاشەکەوتی موچە کە حکوومەتی هەرێم بە نایاسایی بەسەر خەڵقی کوردستاندا سەپاندوێتی. دووەم دەستەبەرکردنی شەفافیەت لە داهاتی نەوت و غاز و داهاتە ناوخۆییەکانی تر لە ڕێگای جێبەجێکردنی یاسای ژمارە 2 ساڵی 2015 پەرلەمانی کوردستان تایبەت بە سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و گازیەکانی کوردستان و یاساکار پێکراوەکانی وەزارەت و دەستەکانی هەرێمی کوردستان. ئەمەش بۆ ئەوەی بتوانرێ پارەی کۆمپانیا و کاسبکاران بدرێتەوە و پارەی پرۆژە پەکخراوەکان خەرج بکرێ و خزمەتگوزاری لە هەموو کەرتەکاندا چاک بکرێت. سێم ڕاگەیاندن و دامەزراندنی دەوڵەتی سربەخۆی کوردستان ئامانجی هەموو خەڵقی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە. ڕیفراندۆم ئامرازێکە پێش ڕاگەیاندنی سربەخۆیی ئەنجام دەدرێت. بەڵام بڕیاری ئەنجامدانی ڕیفراندۆم لە 25 نۆی 2007 لە دەرەوەی زەمینە سازی یاسایی و هەلومەرجی لەباری سیاسی و ئابووری و ئەمنی و کۆمەڵایەتی دراوە. بە تایبەتی کێشەی ناوچە کوردستانیە دابڕێنراوەکان بۆیە پێویستە ئەم پرسە بۆ کات و هەلومەرجێکی لەبار دوا بخرێ و بخرێتە بەردەم پەرلەمانی کوردستان. چوارەم پەرلەمانی کوردستان دوای ڕێکەوتنی سیاسی نێوان هێز و لایەنە سیاسیەکان ئاسایی بکرێتەوە و درێژە بدات بەکاری یاسادانان و چاودێری و بەردەوام بێت لە هەموارکردنی یاسای سەرۆکایەتی هەرێم بۆ چەسپاندنی سیستمی پەرلەمانی دیموکراتی لە هەرێمی کوردستان. پێنجەم هەڵبژاردنە گشتیەکان لە وادەی یاسایی دیاریکراوی خۆیاندا ئەنجام بدرێن. بزوتنەوەی گۆڕان 12/8/2007